ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول لە نووسین و خوێندنەوەی شەوکەت مەلا ئیسماعیل حەسەن. ڕۆژانی ساڵی 1961 گەنم و خۆڵ زۆر شت هەبوو لەو پێشە لە ژیانە بەدیم نەکردبوو، بە تایبەتی چۆلێتی ژیان و گوزەرانی لادێ. هەندێک لەو شتانە کە بەرچاوم دەکەوت سەرنجڕاکێش بوو. لە ساڵی 1961 هێشتا ئەفسەری پۆلیس بووم لە گوندی هەرن بۆ گەڕان و شارەزایی پیاکردن لە ناوچەی زێبار بەلای گوندی چواربوو تا تێپەڕیم. کابرایەکم بینی لەسەر پشی وڵاقەکەی دوو جوێنی داگرت، یەکێکیان پڕ بوو لە خۆڵ، ئەوی دیکەیان گەنم. لەو ناوچەیە قەتپاڵی چیاکە بەردەلانە و خۆڵی زۆر کەمە. جوتیارەکە خۆڵەکەی ئەکردە نێوان بەردەکانەوە و گەنمی ئەکرد بەسەردا و بەدەمە خاکەناس دای دەپۆشی بۆ ئەوەی بڕێ و سۆز بێت. زەوی بۆ کشت و کاڵ لەو ناوچەیە کەمە و زۆربەی ناوچەکە بەردەڵانە، بۆیە جوتیارەکە ناچار بوو بەو شێوەیە گەنمەکە دابچێنێ. لە گوندی هەرن کاناو زۆر کەمە، هەندێک بیری ئاو لە ناو ماڵەکاندا یان لە ناو کۆڵانەکانە هەبوو. خەڵکی گوندەکە لە سەرەتای بارانبارینە دەچوون بۆ دەوروبەری ڕووباری شین جێی گەورە. لەسەر گابەردەکانی ئەو شوێنانە قوڵکەی گەورەی لەسەر هەرکار ڕابوو. خۆڵ و گڵی ساڵی ڕابردویان لێ دەردەنا و پاشیان دەکردەوە بۆ ئەوەی پڕ بێ لە ئاوی بارانە. دواتر بە شەڵتە و کوونگە دانهێنایەوە. جارجار بە دیاری کوونگەیەک ئاویشان بۆ من دەنارد و سارد و سازگار بوو. لە وەرزی هاوینە بەکەر و وڵاخ لە ڕووبارەکەەوە ئاویان بۆ خۆیان دەهێنا. بەرەو زاویتە لە کۆتایی مانگی 11 ساڵی 1961 فەوجەکەمان گوێزرایەوە بۆ زاویتەی سەر بە پارێزگای دۆهۆک. ئەو کاتە دۆهۆک قەزا بوو کە لە بەغدادەوە فەرمانی گوێزرانەوەم دەرچوو بەرەو کوردستان. یەکسەر بڕیارەما لە کاتێکی گونجاودا بچمە ڕێزی شۆڕشەوە. بۆ ئەمە بەسەر چوومە لای برادەرێکی دۆست و خۆشەویستم ئەندازیار مستەفا سلێمان. ئەویش مەردانە چوو بۆ لای خوارێ خۆش بوو عەبدوڕەحمان زەبیحی. ئەو کاتە لە بەغا خۆی لە مری شارد بوو. نامەیەکی بۆ لێوەرگرتم و نامەکە ئاڕاستەی خوارێ خۆش بوو ئەلی ئەسکەری کرابوو. ناوە نهێنەکەی شاڵاو بوو. ئەو نامەیەم لە ناو شخارتەیەکە هەڵگرت، هەمیشە پێم بوو. لە زاویتە کۆشی مەلیک فەیسەڵی دووەم کرا بە بارەگای فەوجەکەمان. 40 پۆلیسم لەگەڵا بوو. سەنگەرەکانمان بەسەر چیای سەنامۆ بوو. شەو بوو بە تەقە. زانیم پێشمەرگە لێمان نزیک بۆتەوە. بە پۆلیسەکان نابێت تەقە بکەنەوە. دوایی سەنگەرەکانم بۆ بەجێ هێشتن و گەڕامە بۆ ناو بارەگای فەوجەکە لە کۆشی مەلیک لە زاویتە. لەو ڕۆژەوەی لە گوندی هەرن پشتی سەنگەرەکانم کردووە بارزان و ئەو چەند وەختە نەمهێشت پۆلیسی تەقە بکات. ئەنجا بە دەستەوەدانی سەنگەرەکانیش ئەمانە ڕۆژانە ئەکران بە راپۆرت لەسەرم و ڕەوانەی بەغا و مووسڵ ئەکران. لە هەمان کاتا منی سەرقاڵی بیرکردنەوە و ڕێگەدانان بووم چۆن و بە چ ڕێگایەک بگەمە ناو پێشمەرگە. فەرمانی گرتن. دوای گەیشتنی راپۆرتەکان بۆ بەردەم میری فەرمانی گرتنم دەرچوو. ئەو پۆلیسانەی چەند ساتە پێش گەیشتنی فەرمانی گرتنەکەم بە گەورەم قسان لەگەڵ دەکردم، هەمان پۆلیس کەوتنە فەرمانکردن بەسەرما. بیرم لەوە کردەوە ڕێگایەک بدۆزمەوە بۆ دەرباز بوون. بەڵام هیچ بوارێکیان پێ نەدام هەنگاوە دوور بکەمەوە و بە دیلی خسمیانە پێشی لۆریەک. پاسەوانێک لای ڕاستمەوە بوو، شۆفێرەکەش لای چەپمەوە. 3 پۆلیسی تریش لە پشتی لۆرەکە بوون. بیرم لە زۆر شت ئەکردەوە بەڵکو ببێتە هۆی ڕزگاربوونم. لەو خەیاڵانەدا بووم لە نزیک گوندی بادێ پێشمەرگە هاتنە سەر ڕێگاکە. یەکسەر ڕووناچی ها بەدڵما و زانیم ڕزگار بووم. پۆلیسەکەی تەنیشم چەکەکەی ئامادە کرد و شۆفێرەکەش ویستی خێراتر لێ بخڕێ.
بە پاسەوانەکە و شوفێرەکەم وت هیچ هەوڵی خۆڕزگارکردن نەدەن، چونکە ئەگەر لەمانەش قورتار بین لەوانەیە دوای ئەمان کۆمەڵێکی تر پێشمەرگە هەبن کە بێگومان ئەتان کوژن. جاگەر ئەتانەوێت سەلامەت بن لێرە ڕاوەسن و بەبێت شەک دابەزن، بەڵێنتان ئەدەمێ نەکوژرن و بە سەلامەتی بگەڕێنەوە شوێنی خۆتان. چۆن نموت بە قسەیان کردم و لۆرێکە ڕاوەسا و هەموو دابەزی. پێشمەرگەکانم بان کرد زانیان کوردم دلێرانە هاتنە پێشەوە. ئێستاش لە یادمە یەکێ لە پێشمەرگەکان ناوی حەسەن سێ بامەڕنی، یەکێک تریان ناوی عارف بادێ بوو. لە ساڵی 1993 لە دۆهۆک چاوم کەوت بە عارف بادێ و میوانداریەکی دۆسانەی خۆم و ماڵ و مناڵەکانمی کرد و هەواڵی حەسەنی ستێم لێپرسی وتی لە بامەڕنی دادەنیشێ. ئەو نامەیە لە ناو شخارتەکەدا هەڵم گرت بوو، دامە دەست حەسەن ستێ. ئەم ڕووداوە لە ڕۆژی 1960 بوو. ئەو ڕۆژەدا ئەنێم بە خۆشترین و پیرۆسترین ڕۆژانی ژیانم، ڕۆژی دەستپێکردنی هەوڵ و تەقەلا و خەباتی کوردایەتی و پێشمەرگایەتی. پێشمەرگەکان ئەوانەی هاتنە پێشەوە زۆر ڕێزیان لێگرتم. لە هەمان کاتە پۆلیسەکان کەوتنە پاڕانەوە و دوای ماوەیەک ئازاد کران. دووهەم شەو لە گوندی زێوە نزیک بامەڕنی لەگەڵ خوالێ خۆشببوو عەلی ئەسکەری چوینە لای سەرۆک بارزانی. عەلی ئەسکەری نامەکەی عەبدوڕەحمان زەبیحی بۆ خوێندەوە. ئەو شەوە یەکەم جار بوو بارزانی ببینم. پێشوازی لێ کردم، خۆشحاڵ بووم بە پێشمەرگەیەکی کورد قبوڵی کردم و ئیتر لەو ڕۆژەوە بە دەرەجایی شۆڕشی ئەیلول لە نزیک خودی مەلا مەسفا بارزانیەوە بوو. سۆشالیستی سەرەتایی الاشتراکیە البیداییە. شێخی بەرزان و بنەماڵەی بارزانی خاوەنی هیچ پارچە زەویوزارێ نین. زەویوزار و دێهات لە دێرزەمانەوە دراوەتە دەست جوتیار و ئاتاج و مرید. لە نزیک هەر گوندێکەوە ئەمبارێک دروستکراوە بۆ کۆکردنەوەی داهات و بەروبوومی زەوی و بە شێوەیەکی ناوکۆیی سەرەتایی ئیشتراکی بیداییە. لە ناو هەمویانە دابەش ئەکرێ و بە جۆرەی پێویست و سەری خێزان و ماڵ و میوان و دیوەخان. زەویوزار بە شێوەی تەسەڕف مڵکی جوتیار و فەلاحە. بەشی ساڵی داهاتوش تۆ لە ئەبارە دەمێنێتەوە و کاتی زەوی چێڵان و تۆکردن سەر لەنوێ بە شێوەیەکی ناوکۆیی سەرەتایی بەسەر جوتیارەکانە دابەش دەکرێت. لە کاتی مازووچنینەوەشتا ژن و پیا و هەرزەکاران و دەستەکچان دەچن بۆ مازووچنینەوە. هەر گوندە لە ئاقاری خۆیدا دواتر مازۆکە کۆمەڵ دەکرێ و بە جۆرەی ژمارەی مازووچنەکان بە یەکسانی بەسەریانە دابەش دەکرێت. ئەو دێهاتیە یان ئەو جوتیارەی دەوێ ژن بێنێ، ڕەزامەندی هەردوو لایەن بۆ یەکتر مەرجێکی سەرەکیە. بە هەرەوەست خانوویان بۆ دروست دەکرێ و زەویان بۆ دیاری دەکرێ و دەبێت بە ماڵ و مڵکی ئەم خێزانە نوێیە. تۆ لە ئەماری گوندەکە وەردەگرێ و گازوتی پێدەدرێ و ژمارەیەک ئاژەڵی دۆشەنیشی بۆ دابین دەکرێت. هەرەوەست دەورێکی باڵا دەبینێ لە کاتی زەوی چێڵان و تۆکردن و درونەوەی دەغڵودان و خان و دروستکردنە. لە ناو بارزانیانە شێخایەتی بە ویراسە و بۆمانەوە نییە. لە کات و زەمانی شێخ عەبدولسەلام بارزانی گەورەوە هەتا شێخ محەممەد بارزانی و شێخ عەبدولسەلامی بارزانی کوڕی دوجار شێخ ئەحمەد بارزانیەوە پلەی شێخایەتی لەسەر بنەمای لێهاتوویی و ئیلهام و سروش بوو. بە پێی ئەو تایبەتمەندیانەی دوای وەفاتی شێخ محەممەد شێخ عەبدولسەلام بارزانی لە سەرەتای سەدەی 20ەمە شێخ عەبدولسەلام بارزانی کوڕی بووە بە سەرۆک عەشیرەتی بارزان و شێخی تەریقەت. بەهۆی کردارێکی خیانەتکاری لە ڕۆژهەڵاتی کوردستان دەزیر دەکرێ و تەسلیم بە هێزێکی سوپای عوسمانی دەکرێ و لە ساڵی 1914 لە شاری مووسڵ لە سێدارە دەدرێت.
کاتێ بەرەو پەتی قەنارەی دەبەن دەفەرمێ خۆتان بەسەر بە کوشتنی من کورد لەبن نایەت. لە دوای وەفاتی شێخ ئەحمەد بارزانی ملەتی بەرزان بە دەنگ و ڕادەربڕین بە شێوەیەکی دیموکراسی شێخ محەممەد خالید بەرزانیان هەڵبژارد بە سەرۆکی عەشیرەتی بەرزان، نەک بە سفەتی شێخی عەشایری بەرزان. واتە لە دوای کۆچی شێخ ئەحمەد بارزانیەوە هیچ مرۆڤێکی دیکە لە ناو عەشایری بەرزانە ئیلهام و سروشی بۆ نەهاتووە کە لی بوەشێتەوە شایانی پلەی شێخایەتی بێ و پێی بۆترە شێخی بەرزان. ئێستا جارێ پلەی شێخایەتی لە ناوچەی بەرزان نییە و هیچ کەسێ ئەو شان و شەوکەتەی لە خۆ نەگرتووە. لە سەرەتای لاویمەوە هەستی کورتپەروەری لە ناخی دڵ و دەروونە جێگیرە. ئەو هەستە پاکە بوو هانیدام لە سەرەتای دەستپێکردنی شۆڕشی ئەیلولەوە 3 مانگ دوای هەڵگیرسانی شۆڕش ساز و ئامادە و تەیار بووم بۆ چوونە ڕیزی شۆڕش و خەباتەوە. هەستی کوردایەتی و کورتپەروەریم وەک چیاکانی کوردستان چەسپا و جێگیر و نەگۆڕە. یەکەم هەنگاو و چوونم بۆ ڕیزی پێشبەرگەی لەشکری کوردستان لە بارەگای خوا لێ خۆشبوو مستەفا بارزانیەوە دەستی پێکرد لە حەوتی 12/1961ەوە. هەمیشە دەیفەرموو تۆ یەکێکی لە کوڕەکانم، دەستی ڕێز و سایشی لەسەر شانم بوو، بیر و باوەڕ و دڵسۆزیم نەگۆڕێتەوە بە هیچ شتێ. دەرخستنی ئەم چەند لاپەڕەیە لەسەر بوردەی ڕۆژانی پێشمەرگایەتی بۆ مەبەستیەکی مێژووییە. بایەخدان بە ئامێری بێتەل. ئەو کاتە پێشمەرگە ئامێری بێتەلی نەبوو کە لە شەڕدا بێتەلێکیان بگرتە بایەخیان پێ نەئەدا یان ئەیانشکان و فرانەدا. لە کۆلێج دەرسی مخابەرە و جفرەم خوێندبوو. داوام لە پێشمەرگەکان کرد هەر کاتێک بێتەلێکیان گرت نێشێنن. نزیکەی 10 ڕۆژ دوای چوونم بۆ ڕیزی پێشمەرگە ڕۆژی 12/1961 شەڕێکی گەورە ڕوویدا لە نێوان هێزی پێشمەرگە و هێزەکانی میری کە بریتی بوون لە فەوجی یەک و زرێپۆش و دام و دەستگای هەندەسەی سەربازی. لە کاتی شەڕەکەدا بە فڕۆکەی مێگ و هۆکەر هەدەر و بۆردومان دەکراین، لە نێواندا بە فڕۆکەی ئیلیشن و ڤەنەم گوندەکان بۆردومان ئەکران. بە تایبەتی ئەو گوندانەی بە شەو پێشمەرگەکان بۆ حەوانەوە ڕویان تێدەکرد. زیانی هێزەکانی میری لەو شەڕەدا بەم شێوەیە بوو. ژمارەی 45 کوژرا و لە سەرباز و پۆلیس، نزیکەی 50 پۆلیس و سەرباز بریندارکرا، 35 لۆری سوتێنرا و 2 زرێپۆش بەجێ هەڕابوون، 4 ئەفسەری پۆلیس بە دیلگیرا. بە فەرمانی مەلامسا بەرزانی شەو چوومە سەردانیان، وان هەستکرد چووم ئاگادارم بکەم کە ئەکوژن. تەنها بۆ ناو نووسکردنیان چووم. ئەو ئەفسەرانە ئەمانە بوون: نەقیب شورتە عەبدولخالق عەبدولعەزیز، یاری ددەری ئامیر فەوج بوو، پێشتر لە سەربازگەی قواتە شورتە سەیارە پێکەوە بووین. 2 ئەفسەری دیکەش ملازم ئەوەل عەبدولمونعیم و ملازم تاالب، ئەفسەرێکیش ئامیر فەسیل بوو بە ناوی ئەتاجەمیل. سەبارە بە نەقیب عەبدولخالق لە دوای نەمانی ڕژێمی عەبدولکەریم قاسم بوو بە بەڕێوەبەری شورتەی عام، دواتریش بەڕێوەبەری ئاسایشی گشتی. دوای چەند ڕۆژێ لەسەر فەرمانی بەرزانی لەگەڵ ئەشرەف عیمادی و عەلی عەسکەری پێمان ڕاگەیاندن کە ئازاد ئەکرێن و بەم مژدەیە گەشانەوە و شارەزامان لەگەڵ ناردن هەتا نزیک گوندی سکرین گەڕانەوە بۆ لای میری. لەو شەڕەدا دایان چەکی سیمینۆڤ و کلاشینکۆڤ و تەقەمەنی و ئامێری بێتەل دەگیر بوو. یەکێک لەو ئامێرە بێتەلانە وەرگرت ژمارە 12 بوو، لەگەڵ مەکینێکی شەحنی پاتری و 2-3 تەنەکە بەنزین و چەند گاڵۆنێک ڕۆنی مەکینە و 4 بەند کاغەز. 2 عەریفی بێتەلم لەگەڵا بوو، مەلا سلێمان و مستەفا ئامێدی. دوای ماوەیەک مستەفا ئامێدی چۆلای فەرماندەی یەک ئەسعەد خۆشەوی. شەو ڕۆژ بروسکەی بەرەکانی شەڕمان وەردەگرت و وەک فەرمانی بۆردومانکردن
یا هێرشکردن. چەند ڕۆژێک بەشی زۆری بروشکەکان بە کراوەیی بوون. میری لەو بڕواایەدا نەبوو ئێمە بێتەلمانداناوە و گوێ لە هەموو بێتەلەکانان دەگرین. لە دوای هەفتەیەک هەموو بروشکەکانان کرد بە شفرە.